ریم بوقەمرەی ئەمازیغی سمبولی چارەنووسی هاوبەشی کورد و ئەمازیغ. ریم بوقەمرە خانمەڕاگەیەندکارێکی کەناڵی ئەلعەرەبیەیە. ریم واتە ئاسکی سپی، ئاسکە شۆخەکەی میدیای عەرەبی لە سووسەی دڵ و ناوەندی نەتەوەی ئەمازیغ لەدایک بووە. سووسە شارێکی ئەمازیغی سەردەریای ناوەڕاستی وڵاتی تونسە. بوقەمرە شاهیدی شارێکی ئەمازیغی بە عەرەب کراوە، هەر بۆیە لە هەموو کەس باشتر لە دەردی کورد تێدەگات. ریم هەڵگری هەموو ئەو ستەمە مێژوویەیە کە لەگەلی ئەمازیغ کراوە و زۆر چاک لەوە تێدەگات کە کەمینەبوون لە ناو گەلێکی سەردەستی دژە کەمینەدا چیمانایەکی هەیە. هەر بۆیە ئەو شۆخە ئەمازیغیە لە هەموو کەس باشتر لە نەهامەتی و ئازاری گەلێکی دیکەی هاوچارەنووسی گەلەکەی خۆی تێدەگات کە ئەویش گەلی کووردە. ئەمازیغ و کورد دوو گەلی قوربانی دەست کەلتورێکی دژە کەمینە و ستەمکارن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەر جۆرەدانانێک بە مافەکانی هەردوو گەلی کورد و ئەمازیغدا لای عەرەبە شۆڤێنیەکان هێڵی سوورە. ماوەیە کە ریم بوقەمرە ناوبەناو ئەو هێڵە سوورە دەبەزێنێت و سڵ ناکاتەوە لە بەرگریکردن لە مافەڕەواکانی کورد لە سووریا و ناوچەکە. هەر بۆیە هەر لێدوان و بەرگریەکی ئەم خانمە میدیاکارە لە کورد گەڕ لە سۆشیال میدیا عەرەبی بەردەدات و شەپۆلێک کاردانەوە و لێدوانی شۆڤێنیەکان بە دوای خۆیدا دەهێنێت. وای لێ هاتووە زۆر جار ریم بوقەمرە لەلایەن شۆڤێنیەکانەوە بە وتەبێژی هێزەکانی هەسەدە ناو دەبرێت. عەرەبە شۆڤێنیەکانی ناوچەکە لە ڕێگای هەڵبەستنی تۆمەتی جۆرا و جۆر بۆ بوقەمرە ڕقی شاراوە و پەنگ خواردویان بەسەر کورد و گەلی ئەمازیغدا خاڵی دەکەنەوە. ریم لە یەکێک لە بەرنامەکانیدا بە توندی وەڵامی موهەنەد گاتەع دەداتەوە، ئەویش کاتێک دەیەوێت ڕاستیەکان بشێوێنێت و بانگەشەی ئەوە دەکات گەلی ڕۆژئاوا هەسەدەی ناوێت. لا الشعب تنهي لي الحلقة ممكن نفتح ساعة أخرى معك. الشعب ما تنهي لي الحلقة بجملة مثل القنبلة. لا الشعب مش رافض لي، هو رافض ولا حاضنة شعبية لديها. من معه وهناك من ضده وهذا الموضوع ریم ئەو درۆزەقەی پێقود ناچێت و وەڵامی دەمکوتکەری میوانە شۆڤێنیەکەی دەداتەوە. بوقەمرە هەموو جارێک ئەو ڕاستیانە دەڵێت کە شۆڤێنیەکانی سووریا گوێیان پێی ڕانەهاتووە، هەر بۆیە بەگەل پەلاماری دەدەن و بەدەستە تۆمەتی بۆ هەڵدەواسن و قسە و قسەڵۆکی دەدەنە پاڵ. بدأت تنضبط بعد هذا التحقيق. قسەی کۆتایی ڤار دەیکات.